ئەمڕۆ باسی گەشتێک دەکەین کە پادشا و دەروێش ملیاردێر و هەژار لە یەک بەرگی بێدروماندا لە بەرگێکی سپیدا دەبنە یەک ڕەنگ و هەمووان لەسەر شاخێکی ڕووتەڵەی بێسێبەر بە یەکەوە دەوەستن تاوەکو داوای لێخۆشبوون لە پەروەردگار بکەن. لە هەمووشی گرنگتر ئەو پرسیارەیە کە ئایا حەجی کام حاجی قبوڵ نابێت؟ ئایا دەزانی ئەمساڵ چەند حاجی بەشداری لە حەجدا دەکەن؟ بۆچی حاجیان دەچنە سەر کێوی عەرەفە؟ من شاکارستارم، لەگەڵم بن لە پایتەختەوە پەردە لەسەر گەورەترین شانۆگەری عیشقی خودایی لا دەدەین. حەج پێنجەمین کۆڵەکەی ئیسلامە، تەنها ئەرکێکی ئاینی نییە، بەڵکو نوێکردنەوەی پەیمانی ئیمانە لەگەڵ خالق. کاتێک خوای گەورە فەرمانی بە پەیامبەر ئیبراهیم درودی خوای لەسەر بێ کرد، بانگەوازی خەڵک بکە بۆ حەج. پەیامبەر ئیبراهیم درودی خوای لەسەر بێ گوتی: پەروەردگار، دەنگم ناگات. خوددا فەرمووی تۆ بانگ بکە و گەیاندن لەسەر ئێمەیە. ئەمڕۆ ئەو دەنگە لە دڵی ملیۆنان مرۆڤدا دەزرینگێتەوە. ئێستا حەج بریتیە لە داماڵینی هەموو ناسنامە دنیاییەکان و گەڕانەوە بۆ ئەو پەیمانە ئەزەلیە کە مرۆڤ بە پەروەردگاری داوە. ئەم کاروانە ڕۆحیە دوای ئەنجامدانی چەندین ڕوکن لە حەرەمی پیرۆز لە میناوە وەک سەرەتایەکی بێگەرد دەست پێ دەکات. پاشان لە سپێدەی ڕۆژی نۆیەمی زێلحیجەدا ملیۆنان دڵ ڕوو لە لووتکەی پیرۆزی کێوی عەرەفە دەکەن. لەگەڵ ئاوابوونی خۆریشدا کاروانەکە بەهێمنی ڕوو لە خاکی موزدەلیفە دەکات تا لە ژێر چەتری ئاسماندا شەو بباتە سەر و بە کۆکردنەوەی بەردی جەمەرات خۆی بۆ شکانی شەیتان ئامادە بکات. گەورەترین نوێزگەی ئەم گەشتە ڕۆحیە کێوی عەرەفەیە. پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێ دەفەرمێت: حەج واتە عەرەفە، بە بێوەستان لە عەرەفە حەج نییە. بەڵام بۆچی؟ عەرەفە ئەو شوێنەیە کە شەیتان تێیدا بچووکترین و سەرشۆڕترین کاتی هەیە، چونکە خوددا لەو ڕۆژەدا بە ئەندازەیەک لە گوناهی بەندەکانی خۆش دەبێت کە وێنەی نییە. هەروەها پاداشتی بە ڕۆژووبوون لەم ڕۆژەدا لێخۆشبوونە لە گوناهەکانی ساڵی ڕابردوو داهاتووش. حەجی کام حاجی قبوڵ نابێت؟ بەپێی دەقە ئاینیەکان و لێکدانەوەی زانایانی ئیسلام، حەجی ئەم حاجیانە قبوڵ نابێت. یەکەم، خاوەن ماڵی حەرام، ئەو کەسەی بە پارەی حەرام دەچێتە حەج، حەجەکەی قبوڵ نابێت، چونکە بە گەندەڵی و دزی دەستی کەوتووە. دووەم، حەجی ڕیایی یان ناوبانگ، ئەو کەسەی بۆ ئەوە دەچێتە حەج تاوەکو پێی بڵێن حاجی فلان، یان بۆ مەرامی سیاسی و دنیایی دەچێتە حەج. سێەم، ئەو کەسەی مافی خەڵکی خواردووە و خەڵکی ئازارداوە، حەجێک کە تێیدا مافی مرۆڤەکان حەقلناس ئەگەر نەگەڕابێتەوە قبوڵ نییە. بەپێی نوێترین داتاکانی دەستەی گشتی ئامار لە سعودیە، ئەم ساڵ 1,833,164 حاجی بەشداری لە فەریزەی حەجدا دەکەن، بە جۆرێک 1,611,310 حاجی لە دەرەوەی وڵات چوونەتە سعودیە و پشکی شێر بەرکیشوەری ئاسیا کەوتووە کە لە 63.3 ئەفریقا لە 111.3 ئەوروپا و ئەمریکا و ئوسترالیاش بە لە 3.2 بەشداری لەم پرۆسە پیرۆزەدا دەکەن. سعودیەش پلانی هەیە تا ساڵی 2030 ژمارەی حاجی و عومرەکار لە ساڵێکدا بگەێنێتە 30 ملیۆن حاجی و عومرەکار.